1445 ساڵ لەمەوبەر لە هەمبەر قبوڵ نەکردنی زوڵم و ستەم و چەوسانەوە و نادادی و نەبوونی دادگەری پێغەمبەری ئیسلام و 94 لە هاوڵانی لە مەکەی پیرۆزەوە بۆ یەسریب دواتریش ناوی گۆڕدرا بۆ مەدینە کۆچیان کرد. لە یادی ئەم کۆچەدا سەدان پند و ئامۆژگاری بیری مسڵمانان دەخرێنەوە کە مسڵمانان نابێت قبوڵی زوڵم و ستەم و چەوسانەوە و ژێر دەستەیی بکەن، هەروەک پێغەمبەر و هاوڵانی کە نەیانتوانی دادگەری بەرقەرار بکەن و گۆڕانکاری بکەن. دواتریش بە فەتەحکردن و خوێندنی ئینا فەتەحنا لەکە فەتحەم موبینە گەڕانەوە. ئەو هیجرەتە پێمان دەڵێت دین لە هەموو شتێک گرنگترە. هەر کاتێک لە هەر شوێنێک ئینسان دینەکەی ئیمانەکەی کەوتە ترسناکی کەوتە مەترسیەوە پێویستە دینەکەی خۆی ڕزگارکە. گوێ بەهونەدا لە کوێ دەژیت، خەڵکی کوێیە، وڵات و نیشتیمانی خۆی کە سوکاری خۆشی بەجێ دەڵێ بۆ لە پێناوەی کە دینەکەی پارێزراو بێ. دووەم دەرسکە لە هیجرەتی پێغەمبەران صلی الله علیه و سلم وەری دەگرین ئەوەیە تۆ چەندە باش بی، چەندە میهرەبان بی، چەندە خاوەن حکمت و لێزانی بی، بەڵام خەڵکێکی هەر دژایەتی دەکەن. خەڵکێ دژایەتی ئەوە دەکە کە تۆ باشیت، میهرەبانیت. پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەتە للعالەمین بوو، کەسی خەڵکێک هەبوون دژی ئەو ڕەحمەتە بوون. هەرێمی کوردستانیش ساڵانێکە بۆتە ناوەندێکی پڕ لە ستەم و نادادی لە بەرامبەر هاوڵاتیان بەگشتی و مسڵمانان بە تایبەتی. هەروەها دەسەڵاتێکی خۆسەپێن کە ئامادە نیە دەستبەرداری ستەم ببێت. چەندین ڕێگەی جۆر بە جۆری تند و تیژی و برسیکردنی خەڵک و چەوسانەوەیان گرتۆتە بەر. پێویستە لە ستەمکاران دوورکەویەوە کە ئەوەیان زۆر پێویستە، چونکە تەنها دوورکەوتنەوە لە ستەم نابتەوە ئەوەی ئینسان ڕزگار بی لە غەضەبی خوای پەروەردگار، بەڵکو پێویستە لە ستەمکارانی ژوورکەوە. ئەگەر بێت و ئینسان لەگە ستەمکاران بوو هەبە خۆی ستەمە، هەر لەگەر ستەمکاران بۆ بەخۆی ستەمە. ئین ستەمکار چیە؟ هەر کەسێک ستەم ئەو شتەیە کە خوای پەروەردگار پێی ناخۆشە و پێی ڕازی نییە، هەروە ستەمکاریشی ئەو کەسەیە کە دێ فەرمانەکانی خوای پەروەردگار پێشێل دەکات. ئینجا سیستەمێکی ئابووری بی، سیستەمێکی سیاسی بی، سیستەمێکی کۆمەڵایەتی بی، سیستەمێکی سیاسی بی، هەمووی لە ڕوانگەیەکی سیستەمێکی ئاینی بی، هەمووی دەبتە ستەم. وەک باس دەکرێت بێدەنگی لە ستەم و چەوسانەوە ستەمکاری و دیکتاتۆری دروست دەکات. دەسەڵاتی کوردیش لە 30 ساڵی تەمەنیدا لە ژێر ناوی جیاجیاوە هاوڵاتیەکانی دەچەوسێنێتەوە. بەو هۆیشەوە سەدان و هەزاران کەس کە ستەمیان قبوڵ نەبووە کۆچیان کردووە، بەشێکیشیان لە ڕێگەی کۆچدا بوونەتە قوربانی و گیانیان لەدەستداوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.